ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. ئازیزان و بیسەرانی خۆشەویست لە هەر کوێیەکەن جوانترین و ڕازاوەترین سڵاوتان پێشکەش دەکەم. هاتینە وەلاتان لە بەرنمەیەکی تری لاپەڕان لە ڕادیۆی دەنگی گەل. من دەوران گەرمیانی پێشکەشکاری بەرنامە. بابەت و ڕۆژەڤی ئەم جارەی بەرنامەکەمان سەبارەتە بە هەڵمەتی ئازادی جەستەیی ڕێبەراپە و چارەسەری پرسی کورد و هاوکات ساڵیادی لەدایکبوونی پەکەکە و ڕۆژی جیهانی دژ بە توندوتیژی سەرجنان. بۆ مەبەستە میوانداریمان کردووە لە هەواڵ ئامەد شاوە ئەندامی مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک. زۆر بەخێر بێ وەڵامت. زۆر سپاس، ڕێز و سڵاویشم بۆ سەرجەم گوێگری بەرنامەکەتان هەیە. زۆر سپاس. هەواڵ ئامەد سەرەتا بەوە دەست پێ بکەین نزیکین لە ڕۆژی بەرەنگایبوونەوەی جیهانی دژ بە توندوتیژی سەرجنانەوە و هاوکات هەڵمەتی ئازادی جەستەیی ڕێبەراپە و چارەسەری پرسی کوردیش هەیە. ئەمانە چی پەیوەندیەکیان لەگەڵ ئەم ڕۆژەدا هەیە بە تایبەت لە چوارچێوەی ئێراندا چۆن تاوتوێ دەکەن؟ سەرەتا وەک تەفگەری ئاپۆیی ڕوانگە جیاواز لەسەر تەوەرەیەکی کە لە ئارادا هەیە چون ئەو بابەتێکە کە ئەمڕۆ لەلایەن هێزن داگیرکەر، هێزن سەردەست، هێزن هەژمونگەر و تایبەت عەقڵێتی پیاو سالار لەسەر مرۆڤایەتی ئەوەیان چەسپاندووە و بە تایبەت لەسەر ژنان کە کۆمەلگایان لەسەر ئەو پێکاتە تەنگ کردووە، مافی سروشتیان لێ زەوت کراوە، وەک هەبوونێک نکۆڵیان لێکریە و ڕۆژانە ڕوبەڕووی توندوتیژی و زەخت و زۆری دەبنەوە. دەرەنجامی ئەو عەقڵێت ئەمڕۆ وەک جنسێک پراوێز خراون، وەک هەبوونێک پراوێز خراون و نکۆڵیان لێکریە. لە ئەنجامە مێژوویەکی تێکۆشانی ژنان لە پێناو دەستەبەرکردنی مافەکانیان هەیە لە خوشکانی میرابەلەوە بگرە تا ئەمڕۆ و قایمانانەی کە لە چیاسەرکێشەکانی کوردستان و کە وەکو ژن لە پێناو دەستەبەرکردنی مافی ڕەوای خۆیان تێکۆشانەکەن. ئێمە هەمووی ئەو قارەمان و تێکۆشەرانە یادیان بەرز ڕادەگرین. ئێکەواتە ئیمڕۆ بە تێکۆشانی تەفگەری ئاپۆیی، بە تێکۆشانی ڕێبەر ئاپۆ سەردەمێکی نوێ دەستی پێکردووە. تایبەت ئەو سەردەمەش بە گۆڕانی زەهنیەتی پیاو دەستی پێکردووە، واتە بۆ ئەوەی ژن بگەیەتە مافی سروشتی خۆی وەک هەبوونێک درێژە بە ژیانی خۆی بدا، بەشدار بێت لە هەموو ڕەهەندەکانی ژیان، پێویستی بە گۆڕانکاری عەقڵیەت هەیە. ئەو عەقڵیەتەش بە شۆڕشی زێهنی، بە شۆڕشی ویجدانی، بە دەستەبەرکردنی ئازادی و دیموکراسی، بە حیزرێکی سوسیالیستی دەتوانێت دەستەبەر ببێ. بۆیە تێکۆشانی سەرەتای ڕێبەر ئاپۆ پەکەکە لەسەر ئەو بنەما بەڕێوە چوو، ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو تێکۆشانەش بەرفراوانتر دەبێت و توانیویە ئیمڕۆ وەک تەفگەرێک ببێتە تەفگەری ژن، ببێتە هیوای گەشانەوەی کۆمەلگایەکی دموکراتیک و ئازادیخواز و سوسیالیست بۆ جیهان بدرەوشێنێت و لەسەر ئەو بنەمایەیە کە ئیمڕۆ لە هەر سەردەم، لە هەر قۆناغ، لە هەر مەکانێکدا لە تێکۆشانی ئازادیخوازیە مۆرکی ژنی پێوە دیارە لەبەرچی تێکشکاندنی ئەو عەقڵیەتی پیاوسالاری کە لەسەر ژن پەیڕەوکراوە بۆ وەلاوەنانی ئەو عەقڵیەت. ئیمڕۆ ئەو مێژووی تێکۆشان و ئازادیخوازی بەردەوامە و لەسەر ئەو بنەما کە بۆ ئەوەی ئەو تێکۆشان بگەیەتە ئەنجام پێویستی هەیە کە فەرهەنگی دیموکراسی، فەرهەنگی ئازادیخوازی بە تایبەت لە ناو هەر کەسایەتێک و بە تایبەت پیاوە بەرجەستە بێت کە دەرگا بۆ چارەسەری پرسی ژن بکاتەوە، چون بە پێی ڕێبەر ئاپۆ دەڵێت تا ژن ئازاد نەبێت کۆمەلگا ئازاد نابێ، واتە دیموکراسی و ئازادی و سوسیالیست لە ناوچەکە بەرقەرار نابێت و حتا ڕۆژ لە دوای ڕۆژ پریشکی توندوتیژی، شەڕ، کاولکاری لە ناوچەکە بەرفراوانتر دەبێت. ئەگەر ئەو پرس چارەسەر نەبێت نمونونەکەی ئیمڕۆ لە جیهانا دەبینین کە ڕۆژانە چۆن ژن ڕوبەڕووی توندوتیژی دەبێتەوە، شەڕ بەربڵاوە بێت
تەسیری لەسەر ژن چییە؟ ئەوە لە چوارچەوەی ئێرانە فراوانتر و گشتگیرترە چۆن عقلێتێکی پیاوسالە لە ناوخۆی ئێرانە لەسەر کۆمەلگا سەروەرە نظامی ویلایەتی مطلقەی فەقی لەبەر ڕژێمێکی کە هەیە بە عقلەتی پیاو داڕێژراوە وەکو ژن وەکو جنسی دووم و سێهەم سیر دەکرێت و لە هەموو سیستمی ڕێوەبەرایەتی سیستمی ژیانی ناو کۆمەلگا ژن وەلاوە نراوە و تەنیا پێناسەیەکی کە لەسەر ژن دەکرێت ئەو پێناسە بە خۆی گەورەترین توندوتیژەیە ئەمڕۆ لایەن ئەو ڕژیمەوە بەڕێوە دەچێت سەر ڕای مێژوویەکی بەرخودان ناوخۆی ئێرانە هەیە و هەرە دوایی شۆڕشێکی کە لە ناوخۆی ئێرانە بە پەرچەمداری ژن بەرزکراوە کە دروشمەکەی ژن ژیان ئازادی بوو بۆ تێکشکاندنی ئەو عقلێتی پیاو سالاری بووە کەواتە توندوتیژی لەسەر ژن پەسەند ناکرێت ئیدی بۆیە ئێمە هیوادارین کە ئەو ڕۆژ ببێتە ڕۆژی یەکگرتن ڕۆژی گەیشتن بە ئازادی و دەستەبەرکردنی مافی هەموو ژنانە ئەکە بۆی دەستەبەر بێ سەرەتا دەبێ هەموو پیاو ئەو عقلەتی پیاو سالاری ناوخۆیانە تێک بشکێنن بگۆڕن شۆڕشێکی زهنی سەروەر بێت و بڕوا و باوەڕی بە ئەو فەلسەفە دروست بێت کە هەمووی ئەو هیوا و داخوازیانە دەتوانن بێنەدی. بەڵێ هەواڵامەت لە 45 ساڵیادی لەدایکبوونی پەکەکەدا دامەزراندنی پەک کە چۆن دەبین و یعنی چی کاریگەریەکی لەسەر ڕوتی تێکۆشانی ئازادی خوازانەی گەلی کورد هەبووە. دوو تەوەری گرنگی ئێستایەمە ڕوبەڕووی دەبین. یەکەم 25 مژدارە و 27 مژدار کەواتە دوو پرسی گرنگن بە تایبەت بۆ گەلی کورد بۆ گەلانی ئازادی خواز بۆ ژنان کەوتمان ئیمڕۆ 25 مژدار ڕۆژێکە کە ئەمڕۆ بە تایبەت لە نێو تەفگەری ئاپۆیە بایەخێکی گرنگی پێدرە کە چۆنی دیری ئیمڕۆ بەو ڕوانگە بەو عقلێتێکی کە سەروەر کراوە سەیری ژن ناکرێ بە پێچەوانەوە ژن ئیمڕۆ پێشنگایەتی کۆمەلگا و تێکۆشانێکی سەردەمیانە دەکات. هاوکات ئەوەش بە لەدایکبوونی پەکەکە مسۆگەر بووە واتە 27 مژداریش کە ئێمە 45مین ساڵیادی دامەزراندنی پەکەکەیە بڕوای من نەتەنیا وەک تەفگەرێک وەک پارتێک لەدایک دەبێ ئەم ڕۆژ لەبەر گرنگی و لەبەر دانسقەبوونی سەرەتا ئەو ڕۆژە من لەسەر ناوی خۆم و لەسەر ناوی پارتەکەمان پەژاک لە ڕێبەراپۆ لە هەموو گریلاکانی ئازادی خوازی کوردستان لە هەموو ژنانی قارەمان کامڕۆ لە ناو سەنگەرەکانی تێکۆشانە بەرخودان دەکەن هەموو گیراوانی ناو بەندی خانەکان هەموو گەلی ئەمەی وڵات پارێز دایکن شەهید دۆستی ئازادی خوازی گەلی کورد پیرۆز دەکەم. ئێواتە ئەم ڕۆژە تەنیا بە ڕۆژی لەدایکبوونی پەکەکە نیە ڕۆژی سەر لە نوێ لەدایکبوونەوەی گەلی کووردە واتە گەلێکی کە نکۆڵی لێ کریا سەری چیمەنتوو کرابوو ڕوبەڕووی قڕکردن پاکتاوکاری دەبوویەوە زمانی قەدەغە کرابوو گوندەکانی وێران کراون سووتێنراون گەلەکەی ڕوبەڕووی گواستنەوە بووەتەوە ڕوبەڕووی پەنابەری بووەتەوە لە ڕوبەڕووی گرتن ئەشکەنجە حتا دەرفەتی بچووکترین ژیانی لێ زەوت کرابوو ئەبێ دەرکەوتنی پەکەکە دەبینین ڕۆحێکی نوێ بەگەلی کووردا بەخشرا بۆیە ئمڕۆ دەڵێن بە تایبەت بۆ پەکەکە کە دارێکی وشک لە کوردستانە پەکەکە ڕۆحی پێبەخشی ئەو دارەی زیندوو کردەوە واتە نەتەوەیەکی کە ڕوبەڕووی نکۆڵی و قڕکردن بووبووەوە ئیمڕۆ وەتە گەلێک کە لە ڕۆژەڵاتی ناوین لە جەهانە دەست پێشخەری چەسپاندنی ئازادی و دیموکراسی دەکا ئاڵا هەڵگری تەفگەری سوسیالیستیە لە جیهانە و لە هەر بەشێکی کوردستانە سەیرەکەین پەرچەمداری شۆڕشێکی سەردەمیانەیە کە لە ڕۆژاوا بینیمان لە ڕۆژەڵاتی کوردستان لە ئێرانە بینیمان لە ناوچەکە کە ئیمڕۆ ئەوەی لە دژی زوڵم و داگیرکەری دەستێتەوە
پەکەکەیە ئەوەش بە ڕەنجی بێوچانی ڕێبەراپۆ دەستەبەر بووە ئیدی بۆیە لە دایکبوونی پەکەکە لە بنەمادا دەتوانین بڵێن لە دایکبوونی ژیانێکی نوێیە بۆ گەلی کورد لە دایکبوونی فەلسەفەیەکی نوێیە تاریخێکی نوێیە ڕوتێکی تێکۆشانێکی نوێیە بەرخودانێکی نوێیە کە ئەو بەرخودانەی ئمڕۆی مەدەڵێن بەرخودان ژیانە کەواتە ژیانێکی نوێی لەسەر دەستەبەر بووە ئیکەواتە هەر شتێک لە کوردستانە دوا بە دوای پەکەکە سەر لە نوێ لە دایک بووەوە لەبەر ئەوەیە ڕێبەراپۆ دەڵێت ئێمە سەر لە نوێ مێژوو دەنووسینەوە واتە ئەو مێژوێش بە خوێنێکی کە ئیمڕۆ لە سنگەرەکانی بەرخودانە چ لە ناو زیندانە چ لە ناو شقامە چ لە ناو سیاسەتکێشەکانی کوردستانە بەو شێواز دەنووسرێتەوە تەنیا لەبەر چییە لەبەرەوەی پەکەکە بە دەستەواژەیەک تێکۆشانی خۆی دەست پێ کرد لەسەر دووشە لە دایک دەبێت کوردستان داگیرکراوە لەبەر ئەوەیە ئیمڕۆیش دوای 45 ساڵ تێکۆشانی خۆی لە دژی داگیرکەری شەڕ دەکات بۆ ئەوەی کە داگیرکەرەکان لەسەر ئەم خاکە دەربنێن چون داگیرکەر لە هەر بەشێکی کوردستانە گەلی کورد سەرکوت دەکا ئێعدامان دەکەن دەربەدەرمان دەکەن تاڵانمان دەکەن بەڵام دەبینین زۆر حرەکەت زۆر پارتەیە بێدەنگە چون عقلێتێکی کە لەسەری لەدایک بووە شتێکی جیاوازە بەڵام هی پەکەکە تەفگەری ئاپۆی لە دژی داگیرکەریەوە تا چۆن داگیرکەر دەبێت لەسەر ماڵ و حاڵی خۆمان دەربەدەرمان بکەن بۆ ئەوەی بەڕنگار ببینەوە بە بەرخودان ئەتوانین ژیانێکی ئازاد لەسەر ئەم خاکە دەستەبەر بکەین بۆیە ئیمڕۆ لە دایکبوونی پەکەکە دەبینین توانی گەنجان سەر لە نوێ لە دایک دەبن ژن سەر لە نوێ لە دایک دەبێ دایک سەر لە نوێ لە دایک دەبێ مامۆسایەک سەر لە نوێ دایک دەبێت چۆن هەمووی ئەوانە لە قۆناغێکا بە فەلسەفەیەک بە پەرچەمێکی وەکڵێ شەکانەوەی شۆڕشەوە لە ناو مەیدان نابوون و لە دژی داگیرکەری شەڕیان کردووە ئیدی بۆیە ئێمەش وەک پەژاک ئەم لە دایکبوونە بۆ خۆیش وەک لە دایکبوونێکی نوێ لە قەڵەمە دەین چۆن بە لەدایکبوونی ڕێبەراپۆ بە لەدایکبوونی پەکەکە دەبینین جارێکی دیکە توانی ڕۆحی یەکێتینەتەوە لە کوردستانە دروست بکات واتە ئەو عقلێتەی کە لە ڕابردووە لەسەر کوردستانە سەروەر بوو پارتێک دەبینین زۆربەی یا میرنشینی بوو یا شێخایەتی بوو یا بەگایەتی بوو لە چوارچەوەی بنەماڵەیەکە سنووردارما بوو بەڵام پەکەکە بە لەدایکبوونی خۆی هەستی نەتەوایەتی لە کوردستانە گەشاندەوە بەجێگەی ئەوەی لایەکی داگیرکەر بگرێت خەتی سێ بۆ خۆی دەبینین بە بنەماگر جالەوەی کە یەکبوونێکی لە نێو کوردستانە دروست کرد لە ڕۆژەڵاتی ناوینە یەکبوونێکی لە نێوان حرەکەتین ئازادی خواست دروست کرد ئیمڕۆ لە ئاستی جیهانە پەکە بووە حرەکەتێکی گەردوونی کە ئەمڕۆ هێزن ئازادی خواست دموکرات خواست و چەپ و سوسیالیست لە ژێر چەتێکە لە دژی فاشیزم و داگیرکەری کە قڕکردنی گەلان بە بنەما دەگرێت کۆی کردوێتەوە بێگومان ئەم لە دایکبوونە ئیمڕۆ بەرژەوەندی چاکەی بۆ هەر تاک هەر گەلێک هەر تەفگەرێکی ئازادی خواست لە جیهانە هەبووە و هیوادارین لە ساڵی نوێ بە دەستکەوت و بە شوێن پەنجەیەکی ڕەنگینتر بە مافەڕەواکانی خۆمان بتوانین بگەین هەواڵ ئەمەد دامەزراندنی پەکەکە چی کاریگەریەکی لە ڕۆژڵاتی کوردستان و وام ئێران هەبووە ئێوتم چۆن پەکەکە ئیمڕۆ چۆن حرەکەتێکی نەتەوەییە لە کوردستان لە دایک دەبێ سەرەتای لە دایکبوونەکەی خۆی وە گروپێکی خوێندکار لە ئەنقەرا دێنە لای یەک وە گروپێک بۆ دامەزانی ئەو پارت 7 ساڵ تێکۆشان دەکەن وە گروپێکی خوێندکاری کار دەکەن تێگۆشان دەکەن دواتر زەمین ئامادە دەکەن دەگەڕنەوە کوردستان بە ئامادەکردنی زەمین بە زەخت و گوشارێکی کە داگیرکە لەسەر کوردان لەسەر ئازادی خوازەکان بەڕێوە دەبات پەکەکە دامەزرانی خۆی ڕادەگەێنێت لە 27 یانزەی 1970 و دواتر سیرەکەین لە ڕۆژەڵاتی ناوینە بەربڵاو دەبێت چروسکەکەی سێرەکەین تەنانەت دەگەیێتە ناوخۆی ئێران ڕۆژەڵاتی کوردستان واتە ڕێبەراپۆ لە سەرەتا چون
بەو عقلێت نزیک بووەوە کوردستان یەک پارچەیە لەلایەن داگیرکەرانەوە بە پەیمانی لۆزان کراوەتە 4 بەش هەر بەشێکی لە شێر چنگێکی داگیرکەرەوەیە ئەکەواتە جەستەیەکی کە لەت کراوە ڕێبەراپۆ ئەو جەستەی لەت کراوی هێنایە لا یەک ڕۆحێکی پێ بەخشی کە ئەو ڕۆحەش وەک ڕۆحی ئاپۆییە کە ئیدر بۆیە دەست و سەر و لنگ و بەدەنێکی کە هەیە هێنایە لا یەک ئیدر ئازاری بەشێکی کوردستان بووە ئازاری ئەو بەشەی دیکەی کوردستان سەرکەوتنی ئەو بەشە بووە سەرکەوتنی بەشێکی دیکەی کوردستان لەبەر ئەوەیە ئیمڕۆ بە تێکۆشانێکی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە دوا بەدوای دامەزراندنی تەسیر بوو تەسیرێکی لەسەر گەلی ڕۆژهەڵاتیش دانا ئەو تەسیرش لە ساڕۆژی ڕفاندنی ڕێبەراپۆ لە 15 شوبات دەرکەوت کە دەبینین لە ڕۆژهەڵاتی کوردستانە بە 3 ئیسفەند 3 ڕەشەممە خۆپیشاندانێکی سەرتاسەری بۆ خاوەندارەتی لە ڕێبەراپۆ دەرکەوت کەواتە ئەوە سەلمێنرا کە گەلی کورد ڕۆژهەڵاتی کوردستان گەلانی ئازادی خواست لە ئێرانە فکر و هزر و فەلسەفەی ڕێبەرئاپۆیان لا پەسەندە لەبەرەوەی خاوەندارێتێکی بێوێ نەکرا و دواتر بۆ ئەوەی ئەو فکر و فەلسەفە بگوازێتەوە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان گەنجان ڕویان لە ئەم حرەکەت کرد بەشدار بوون و دواتر پەژاک لەسەر فکر و فەلسەفەی ڕێبەرئاپۆ دامەزرا و تا بە ئەمڕۆ لە 2004 تا ئێستا ئێمە لەسەر ئەو فکر و فەلسەفەیە تێکۆشانی خۆ بەردەوام دەکەین بۆیە تەسیری گەورەیەکە لەسەر گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە دروست کردووە یەکەم لە بواری پارەدایمەوە تەسیری دروست کردووە لە بواری ئایدۆلۆژیەوە تەسیری دروست کردووە کە چۆن ئیمڕۆ گەل لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە لەسەر پارادیگمایە کار دەکات پارادیگمای ئەکۆلۆژیە ئیمڕۆ لە دژی داگیرکەر شەڕ دەکات لەسەر پارادیگمای ژنە لەسەر پارادیگمای دموکراسیە دەبینین لە دژی ڕژیمی داگیرکەری ئێران کار دەکات وەک حرەکەتێک کە بەرەی خۆی دیار کردووە لەسەر بەرەی دموکراسیە لەسەر بەرەی گەلە لە دژی داگیرکەر شەڕ دەکات گرنگی بە ڕێخستنبوونی خۆی کۆمەلگادا گرنگی بە شۆڕشی زهنی دەدا گرنگی بە موتم ڕێخستن دەدا گرنگی بە پاراستنی ڕەوا دەدا گرنگی بە پەروەردەکردنی کۆمەلگادا گرنگی بە دامەزاننی سیستمێکی نوێ مۆدلێکی نوێ کە عەقڵەتەکەی دموکراسی لە ناویدا هەیە ئەدبۆیە پەژاک بڕوای بەوە هەیە ئەگەر دموکراسی بەبێ ئەماڵ وەک مرۆڤێکی بێدەنگە ئەدبۆیە چۆن ئیمڕۆ ئەمەڵ زمانی دموکراسیە ئەمە وتەیەکی ڕێبەرئاپۆیە پەژاکیش ئیمڕۆ لەسەر هەمان ڕەوت دەبینێت کە چۆن زۆر حزب ئەمەڵیان نییە وتیان نییە کرداریان نییە ئەکەواتە مرۆڤێکی بێدەنگن کە بۆیە هیوایەک ناگەشێن نێو کۆمەلگا بەڵام پەژاک ئیمڕۆ چۆن ئەمەڵی هەیە ئەیت بۆیە دەبێتە هیوای گەلی کورد واتە دموکراسیەکی بەبێ ئەمەڵ نابێ کە بۆیە پەژاک پەکەکە ئەو تەفگرانەی کە ئیمڕۆ سەر بە فکری ڕێبەرئاپۆنە خاوەن ئەمەڵن خاوەن گوتنن کردار و گوتینیان یەکە لەبەر ئەوەیە هیوایەکیان گەشاندوێتەوە ئەدبۆیە ئیمڕۆ ئێمەش وەک پەژاک ئەو فەلسەفەیەکی کە تایبەت لە ناو زیندانە گەشێنرایەوە ئەو فەلسەفەیەکی ئیمڕۆ چیاکانە گەشێنراوەتەوە ئەو فەلسەفەی کە ئیمڕۆ نەو شەقامە بەو فەلسەفە گەشێنراوەتەوە وەک پەژاک بۆ خۆمان بە بنەما گرتووە بۆیە لەدایکبوونی پەکەکەیش وەک لەدایکبوونی خۆ لە قەڵەم دەدەین چۆن ئێمەیش سەر لە نوێ لە ڕۆژهەڵاتی کوردستانە لەدایک بووینەتەوە سەر لە نوێ پارتی بوون سەر لە نوێ گەشەیەکە ڕێخستن بوون سەر لە نوێ گەشەیەکە فکر سەر لە نوێ گەشەیەکە بۆیە ئەوانە هەموو دەکەونە خزمەتی کۆمەلگا قازانجیان بۆ گەلان هەیە و هێز بە کۆمەلگا دەدات کە بەو ڕەنگە بەرپەرچی داگیرکەران ببینەوە بۆیە ئیمڕۆ شۆڕشی ژنجیان ئازادی کە خۆنچەی کرد بەرهەمی ئەو فکرەیە بەرهەمی دامەزرانی پەکەکەیە کە ئیمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستانە سەمەرەکەی دراو و لە ناوچەکە بەربڵاو بوو بەڵێ بەڵامەت هەڵمەتی ئازادی جەستەی ڕێبەرئاپ و چارەسەری پرسی کورد لەلایەن دۆستانی گەلی کورد و ئەکادیمیسیان و ئازادی خوازانەوە لە 74 ناوەندی جیهان دەستی پێکرد و تاوەکو ئێساش بەردەوامە
دەمانەوێت بزانین گرنگی ئەم هەڵمەتە چییە لە کاتێکشە لە چوارچەوەی ئەو هەڵمەت و چالاکیانەی کەوا لە ڕابردوودا پێکداهاتن، چی جیاوازیەک لە نێوانیاندا هەیە؟ یەکەم دەستپێکردنی ئەو هەڵمەت لە 10 ئۆکتۆبر، یعنی دوا بە دوای ساڕۆژی گەلە کۆمەی نێونەتەوەیی لەسەر ڕێبەر ئاپۆ لەلایەن دۆستین ئازادی خوازی گەلی کورد چالاکیەکی واتادارە، چالاکیەکی مێژوویە، دانسقەیە، چۆن بەحسی ئەومان کرد دموکراسی بەبێ عەمەڵ نابێت، کەواتە سیرکەن دموکراسی ئەوانە وەک دموکراسیەکی عەمەڵدارە کە لە ئاستی جیهانا پێشکەوت، کەواتە بە بەرخودانێکی کەپەکەکە لە ناوچەکە بەڕێوە بردووە، تەسیرێکی کە نەتەنیا لە کوردستانە داناوە، تەسیرێکی کە لەسەر مرۆڤایەتی هەیە، بووە هۆکار کە ئیمڕۆ زۆر کەس بە بەرپرسیارانە هەڵبسوڕن و هەڵمەتێکی لەژێر ناوی ئازادی جەستەیی بۆ ڕێبەراپۆ و چارەسەری پرسی کورد ڕابگەێنن. ئەو هەڵمەت ئەتوانێ بەرپرسیارەتی ئێمە وەک گەلی کورد زیاتر بکات، واتە ڕۆڵ و بەرپرسیارێکی مێژووی دەکەوێتە ئەستۆی ئێمە، و دواتر دەکەوینە ساڵیادی 46مین دامەزاندنی پەکەکە کە ئەم هەڵمەتەش بەڕێوە بدەچێت لە ساڵی نوێە، واتای زیاتر دەبێت، گرنگی زیاتر دەبێت، کەواتە بە ئەزمموی 45 ساڵەی پەکەکەیە ئەتوانین تێکۆشانێکی سەردەمیانە دەست پێ بکەین. یەکەم ئەوەیە کە ئەمڕۆ دامەزانی پەکەکە چ لێکەوتەی بۆ گەلی کورد، بۆ گەلانی ئازادی خواست هەبووە، بۆیە ڕێبەراپۆ لەلایەن داگیرکەرانەوە کراوە ئامانج کە ئەو دەستکەوتانەی لە کوردستانە لە ناو ببن، دەرفەتێکی ڕەخسێنراوە لەباری ببن، چۆن ئەم هێزرەیە ئەتوانێ چارەسەری بۆ هەموو پرسە هەڵپەسێدراوەکان لە ناوچەکە دەستەبەر بکە، بەتابەت بۆ پرسی ژن بە فکری ڕێبەر ئاپۆیە ئەتوانێ چارەسەریەک بە دوای خۆیان بهێنێت، پرسی کورد بەو فکری ڕێبەر ئاپۆیە ئەتوانێت چارەسەری بە دوای خۆیان بهێنێت. بۆیە ئەو گەلە کۆمە واتە نێکۆڵیکردن لە هەبوونی کوردە جارێکی، واتە پاکتاوکردنی گەلی کورد لەسەر مێزی داگیرکەرانە جارێکی دیکە. بۆیە ئیمڕۆ پەکەکە بووەتە لایەنێک کە ئەو قەزیە قبول ناکات، خاوەنددارەتی لە قەزەی کوردەکە، قەزەی ئازادی دیموکراسی دەکا لە ناوچەکە، بەپێی ئەوەش ئەمەڵی هەیە تێکۆشانی بۆەکە، ئیمڕۆ بەدەل دەدا گیانبازی بۆ ئەو قەزیە دەکات. بۆیە لە ساڵڕۆژی لەدایکبوونی پەکەکە واتای ئەو حملە دەتوانێت زیاتر ببێت. واتاکەی چییە؟ یەکەم ئیمڕۆ دەبینین زۆر ڕۆشنبیر، زۆر ئەکادمیسیان، زۆر فەیلسوف، زۆر حتا وەک حزبن چەپ ئازادی خواست پەرلەمانتەر لە ئاستی جیهانە ئەو هەڵوێستانەیان کە هانە مایەی دڵخۆشیە بۆ گەلی کورد، سەربەرزیە کە چۆن ئیمڕۆ دەڵێن ئازادی ڕێبەراپۆ هاوکار ئازادی ئێمەیشێ. بۆچی؟ چون دموکراسی و ئازادی لە ناو سیستمی دەوڵەتگەرا لە ناو قەفەزدایە، واتە سەرکوت کراوە، واتە دەرفەتی پێنادرێت، واتە چون عەقڵێتی دەوڵەت سەروەربێ ئازادی دموکراسی بوونی نابێت، واتە تا ژن کۆی لەبێ شتێکی بەناوی ئازادی و دموکراسی دەستەبەر نابێت. بۆیە ئەو گەلانە باش هەستیان بە ئەو قەزیە کردووە. ئیمڕۆ فکری ڕێبەر ئاپۆ دەبینن ئەو فکرەیە، فکری نەتەوەی دموکراتیکە ئەتوانێ ببێتە کلیلی چارەسەری پرسەکانی ڕۆژەڵاتی ناوین، ئەتوانێت ببێتە کلیلی چارەسەری پرسی فلستین و ئیسرائیل، پرسی کورد و دەوڵەتانی عەرەب، دەوڵەتی فارس، دەوڵەتی تورک، دەوڵەتانی سەرمایەداری، واتە بە فکر نەتەوەی دموکراتیکە ئەتوانین، بە چەسپاندنی کۆنفێدرالیزمی دموکراتیکە ئەتوانین لە ناوچەکە ئاشتی و ئارامی لە ناوچەکە بەرقەرار بێت. بێگومان ئەوەش بەبێ ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆ مسۆگەر نابێت، چون ئێمە ئەگەر بەحسی دموکراسی بکەین و بەشتی ئاشتی و ئارامی بکەین، ڕێبەر ئاپۆش لە زیندانا ببێ لە ئەساسا نێکۆڵیکردنی ئەو حەقیقەتەیە، نێکۆڵیکردن لە هەبوونێکە، لە نەتەوەیەکە کە ئەمڕۆ ڕوبەڕووی کڕکردنی
کولتوری و قڕکردنی سیاسی ڕۆژانە دەبێتەوە بە داعشەوە بگرێ بەکردەوەکانی دەوڵەتی فاشیستی تورکەوە بگرێ بە داگیرکردی ئێرانەوە بگرێ ئەوە دەسەلمێنێت کە مەترسیەکی جری لە سەرگەری کورد هەیە بۆ ئەوەی گەلی کورد دڵنیا بێت کە لە چارەسەری پرسی کورد مەرجی یەکەمی گەلی کورد ئەوەیە کە گەلانی ئازادی خواز ئەوەیە کە دەبێت ڕێبەر ئاپۆ ئازاد ببێت بێتە لایەنێکی چارەسەری ئەو کێشەیە و بە ئەو شێوازەیە ئەتوانین وەک چارەسەریەکی بنەڕەتی چارەسەریەکی مایندە بۆ ئەو پرسە دەستەبەر بێت و بڕوا دەکەین کە بە ئەو ڕۆح بەو فەلسەفە و فکرەوە لە ساڵی نوێ گەلی کورد بە یارمەتی بە پێشنگایەتی دۆستی کورد بێگومان ئەوە مسۆگەر دەبێت. بەڵێ هەماڵامەت لەم هەڵمەتەدا ئەوەی کە پێش هەچین و توێژێک خاوەنداری لە هەڵمەتەکە بکات ژنانن بەڕێ ئەوە مرۆڤ چۆن دەتوانێت ڕۆڵ و ئەرکی ژنان و هاوکات گەنجانیش لەم هەڵمەتەدا ڕوون کاتەوە. ئیمڕۆ ڕێبەراپۆ تەسبیرێکی وای هەیە پێناسی هەیە دەڵێ ئێمە بە گەنجەتی دەستمان پێکرد و بە گەنجەتیش سەر دەکەوین بۆ ژن دەڵێت تا ژن ئازاد نەبێ کۆمەلگا ئازاد نابێ دوو پێناسەین کە پڕ بە پێستی ئەو هەڵمەتەیە واتە ئیمڕۆ ژن و جوان ئازادی خۆیان بە ئازادی ڕێبەر ئاپۆ بەستوەتەوە چون ڕێبەر ئاپۆ لە سەرەتای تێکۆشانی خۆ تا بە ئەمڕۆژدە ئیمرالیە لە پێناو چەسپاندنی ئازادی بۆ ژن بۆ بەرقراری دیموکراسی تا بە ئەمڕۆ تێکۆشان دەکات کە لە وەکۆڵێ دەستپێکی گروپی خۆسەر بۆ ژن دامەزانی پارتی خۆسەر بۆ ژن دیسا هێزی خۆسەری لەشکری بۆ ژن کری ئازادی خوازی بۆ ژن دامەزانی پاش پەژەئا سیرەکەین هەرە دوایی ژنۆلۆژی گۆڕانکاری پیاو هاوژیانی ئازاد یانە هەمووی ئەو پرۆسانەی کە لە هەر قۆناغێکا ڕێبەراپۆ بە ناوێکی جیاوە ویستویە عەقڵێتێک بگۆڕە بەتایبەت عەقڵێتی پیاو بگۆڕێ و لە ناو تەفگەری ئاپۆیا ئیمڕۆ لەسەر ئەوە تێکۆشانێکی بۆ کریە کە بە سیستمی هاوسەرۆکایەتی بە 150 بەشداری ژن لەنێو هەموو بەدەنەی تێکۆشانە ئەمە ئەو هیوای بۆ ژن گەژاندووەتەوە کە سیستمێکی دموکراتیکە ئەتوانێت بێتە مۆدێلێکی دموکراتیک بۆ گشتی کۆمەلگا بۆیە ئیمڕۆ ژن لە جیهانە ڕوو لە پەکەکەیەکەن کە چۆن ڕێبەراپۆ دەیەوێت سیستمێکی دموکراتیک بنیاد بنێ ئیمڕۆ لە نێو پەکەکە بە گیانبازی و گیانی خۆفەداکەن بۆ ئەوەی کە سیستمێکی دموکراتیک بچەسبێ تێکۆشانێک بۆ ئەکریە بۆ گۆڕانکاری شەو ڕۆژ لە نێو تێکۆشانێکدا کار دەکەین ئەمە بێگومان توانیوێتی ئەو بەدەن دروست بکرێ لەلایەن پەکەکەەوە لەلایەن ڕێبەر ئاپۆ لەلایەن تەفگەری ئازادی خوازەوە تایبەت ئێستا بۆ هەڵمەتێک و کە لە ئارادا هەیە ژن چۆن دەڵێن پرسی ژن و پرسی کورد و پرسی ڕێبەراپۆ ناویەکدانە یعنی هەریەک بهێنین بۆ قۆناغێکی جیاواز بێگومان ئەوە دەستەبەر نابێت یعنی هەموو هاوکات دەتوانێت لە قۆناغێک کە ئێستا تێکۆشانی بۆکەین دەبێ ئەوانە دەستەبەر بێت چون ئەوانە مژاری زهنینە مژاری عەقڵیەتن کە ئەتوانێت دەستەبەر بێت بۆیە ڕێبەر ئاپۆ ئیمڕۆ لە ناو سیستمی خۆی کنفێدرالیزمی دیموکراتیا پێناسەی کردووە پێشەنگی ئەو مۆدل ژن و جوانن دەبێت کاری لەسەرکەن حتا لەبەرەوەی ڕێبەر ئاپۆ ئیمڕۆ کنفێدرالیزمی دیموکراتیکی جوانی پێناسە کرد کنفێدرالیزمی دیموکراتیکی ژنی پێناسە کرد کە ڕەنگی خۆیان ناو سیستما هەبێت بە ڕەنگی خۆ بەشداری ئەو سیستمەیە بن پێشنگایەتی ئەو سیستەم دەکەن بۆیە ئیمڕۆ بە ئەو هەڵمەت لە ئاستی جیهانە دەبینین ژن پێشنگایەتی بۆکەن دەبینین ئیمڕۆ کۆنفرانسی جیهانی گەنجان بۆ خاوەندارەتی لە ڕێبەر ئاپۆ بەڕێوە دەچێت ئەوە مۆرکی خۆی لە تێکۆشانی ئازادی خواز لە جیهانە دا جارێکی دیکە پەکەکە سیرەکەین چەندێک گەورەتر دەبێت بەرفراوانتر دەبێت نەتەوەکانی دیکە فکرەکانی دیکە لە قارەکانی دیکەی ئینسان دێنێتە ناو خەبات کە پشتوانی بۆ خۆی دروست دەکات ئەو متمانە ئیمڕۆ بە گەلانی جیهان دەدات کە ئیمڕۆ ژن و جوان دەست پێشخەری تێکۆشانێکی نوێ ئەەکەن و بەو ڕەنگەیە کە ئەمڕۆ هەڵمەتی جیاجیا لە ناو ئەو هەڵمەتا ڕاگەیەنراوە و
و تەسیر لەسەر جیهان دروست دەکا کە بۆەوەی ڕێبەراپۆ ئەمڕۆ ئازاد بێت و چارەسەری پرسی کورد بێتە ئاراوە. ئیدی بۆیە ئیمڕۆ لە شۆڕشانەی کە لە ئارادا هەنە ژن و جوان پێشنگایەتیەکەن. ئیمڕۆ لە بەرەکانی شەڕ لە زاب گارە ئاواشین سێرەکەن ژنی جوانە گەنجن پێشنگایەتی ئەو شۆڕشەکەن بەڕنگاری داگیرکەر دەبنەوە ڕۆژانە چالاکی بێوێنە تۆمار دەکەن. هەموو لە پێناو ئازادی جەستەی ڕێبەراپۆیە چارەسەری پرسی کووردە. لە گرتوخانەکانە هەمان شت بەڕێوە دەچێت. لە شۆڕشی ڕۆژاوا هەمان شت بەڕێوە برا ژن و جوان پێشنگایەتی شۆڕشێکیان کرد. ئیدی بۆیە شۆڕشی ڕۆژاوا بووە شۆڕشی ژن بووە شۆڕشی جوان. لە ڕۆژهەڵاتی کوردستان شۆڕشی ژن ژیان ئازادی جارێکە ژن و جوانە پێشنگایەتیان بۆ کرد. خوێندکارەکانی زانکۆنە هی دەبیرستانەکانە کە گەنجن ژنن پێشنگایەتیان بۆ کرد. لەبەرچی چۆن ئیمڕۆ ئازادی ڕێبەراپۆ بە ئازادی خۆ دەبینن. بڵاوبوونەوەی ئەو سیستمە بە بڵاوبوونەوەی ئازادی دیموکراسی بە ئیرادەبوونی خۆ لە قەڵەمەدەن. لەبەر ئەوەیە ئیدر ئیمڕۆ هەر شۆڕشێکی کە لە ناوچەکە سەر هەڵ بدات چەکەرە بکێشێت بڕوا دەکەن بە فکر و ڕامانی ڕێبەراپۆ ئیدر غۆنچە ئەکات. ئیدە ئەمە کۆتایی هێنان بە داگیرکەری دەبێت بە مردنی زوڵم دەبێت سەمە وەلاوەنانی ئەو دەستەواژانەی کەتابە ئەمڕۆ بە عقڵەتی پیا و دەرگای بۆ ئاوەڵا کراوە. بەڵێ هەواڵامەت هەڵمەتی ئازادی جەستەی ڕێبەراپۆ و چارەسەری پرسی کورد چی پەیوەندیەکی لەگەڵ شۆڕشی ژنجیان ئازادیدایە؟ ئەو هەڵمەت بێگومان شۆڕشی دەکەونە ناویەک چۆن شۆڕشی ژنجیان ئازادی ساڵێکی خۆی تێپەڕ کرد کەوتینە ناو دوهمین ساڵی خۆی. ئەو هەڵمەتەش بێگومان لە 10 ئۆکتۆبرۆ ڕاگەیەنراوە. لە چه بوارێک و ئەتوانێ گرێدراوی یەک بن تێکەڵکێشی یەکیان بکەین چۆن شۆڕشی ژنجیان ئازادی نەشتێکی تازەیە کە بڕێن لە پرا سەری هەڵدا نا چۆن پاشخانێکی تێکۆشان هەیە بەتایبەت ژن لە مێژووی ئێرانە بەردەوام ڕوبەڕووی عقڵەتی پیاوسالاری عقڵەتی دەسەڵات بوونەتەوە تاک بێ جیاجیا بێ و ئەنجام لەم سێدەی ئەخیرات یانە نیو قڕنی ئەخیرا بێگومان تەسیری تەفگەری کورد پێشنگایەتی ژنان تەسیری لەسەر ژنان ناوخۆی ئێرانە هەبووە و تا بە ئەمڕۆیش بەردەوام دەبێت. ئیدی بۆیە ئەنجامە بە شەهیدکردنی ژینا ئەمینی وەک جەرەقەیەک دروست بوو لە بنەڕەتدا پاشخانێکی فکری لە پشتە پەرەدایمێکی لە پشتە کە ئەو پەرەدایم کە دروشمەکەی ژن ژیان ئازادی بوو ئەسەیرەکەین بە پەرەدایمێک بەڕەنگاری داگیرکەریەک دەوەستن بۆ چۆن ئەو پەرەدایم لە ڕۆژ ئاوا بە شۆڕشی ڕۆژ ئاوا بە ژن ژیان ئازایی بەڕەنگاری داعش بوو داعشی تێکشکان کۆتایی بە عقڵەتێکی تاریک پەرست هێنا. ئەو شۆڕشە سێرکەن تەسیرێکی لەسەر جەهان دروست کرد هیوایەکی گەشاندەوە. لە ئێرانیشە هەمان شت ڕوویدا جارێکی دیکە بە فەلسەفەیەک لەدایک بوو هەر کەس ئامێزی بۆ ئەو فەلسەفە کردەوە بە تایبەت ژن ڕووی لەو فەلسەفە کرد ڕووی لەو پارەدایمە کرد بە عەشقەوە بە گیانبازیەوە بەشداری خۆی لە سەرخستنی ئەو پەرەدایمە کرد چۆن عقڵێتێکی بەستەڵەکراوی داگیرکەری ئێرانی پارچە کرد یعنی هەستی بە ئازادی کرد بەچی بە دروشمێک لەدایک بوو ئەو دروشمەی بە ئیرادەی خۆی بینی بە هەبوونی خۆی بینی بە بەدیهێنانی خەونەکانی خۆی لە قەڵەمدا لەبەر ئەوەیە سیرەکەین لە قۆناغێکی کورتە یەکبوونێکی لە نێو خۆی ئێرانە دروست کرد لە نێو ژنانە لە نێو پێکەتەکانە دروستی کرد لە ناو عەرەب و بەلوچ و ئازەری و کورد و فارس و مازنی و هەموو پێکاتەکە ناو خۆی ئێرانە یەکبوونێکی دروست کرد یعنی باقلەتێکی هاوبەش لە جغرافیایەکی هاوبەش لە دژی داگیرکەریەک هەڵوێستێکی هاوبەش دەرکەوت عقلەتێکی پیاو سالار سەروەرە لەسەر ئەو جغرافیا بەڵام عقلەتێکی کە ئیمڕۆ دروشمەکەی ژنجیان ئازادی بوو بەرپەرچ درا بۆیە ئەم یەکبوون ئەو گەرمایی ئەو مۆڕاڵ ئەو جسارەت بوێری ڕۆشناییەکی کە دەرکەوت سەرەکەن پێل بە پێل شەپۆل بە شەپۆل بە دوای یەکاچوو وەک شەپۆلێک کە دەنگەکەی گەیشتە دنیا لە جیهانە بەربڵاو بوو لە ڕۆژهەڵاتی ناوینا دەنگیدا لە جیهانە بەربڵاو بوو ئید بۆیە ئەو شۆڕش بووە شۆڕشکی جیهانی
بووە گردردونی کەمادان بووە شۆڕشی گردردونی سەرەکان جارێکی دیکە بەرپەرچی شەپۆلەکە چی بوو گەڕاوە ڕۆژەڵاتی ناوین گەڕاوە کوردستان یانێ کەسانی ئازادی خواست کەسانی سوسیالیست کەسانی کە ئیمڕۆ کە ناودارن ئازادی خوازن هاتن کە چۆن معجبی ئەو شۆڕشە بوون ئەو شۆڕشەش تەسیرەکەی کوێ لە ئیمرالیە ڕێبەر ئاپۆیە بۆیە هاتنە لایەک کە بە ڕەمزی تەمەنی ڕێبەر ئاپۆ کاکتا و 4 ساڵە لە 74 وڵاتە سیرەکەن هاوکات هەڵمەتێکیان ڕاگەیان هەڵمەتەکە لە نەژێ ناوی ئازادی جەستەی بۆ ڕێبەر ئاپۆ چارەسەری پرسی کورد جارێکی دیکە پشتوانی خۆیان ڕاگەیان کە ئێمە لەگەڵ ئەو پەرادایمین چەند پەرادایمێکی جیهانیە بۆیە سێرەکان ئیمڕۆ بەو ڕەنگە جارێکی دیکە دەنگەکەی هاتەوە بۆ ناو کوردستان کە کورد دەبێ بەردەوام بێ لە تێکۆشانەکەی خۆی پێشنگایەتی دموکراتیزاسیۆنی ئێران دەکات تورکیەکە عێراق دەکات سوریە دەکات ڕۆژەڵاتی ناوین دەکات و دواتر سێرەکان دموکراتیزاسیۆن جیهان دەکات بە ئەوەیە شتێکی کە ڕێبەر ئاپۆ بەحس دەکات دەڵێ کۆنفیدرالیزمی کوردستان کۆنفیدرالیزمی ڕۆژەڵاتی ناوین کۆنفیدرالیزمی جیهان واتە بە پێی شەپۆلەکان پرۆژەی چارەسەری ئێمە بۆ ناوچەکان چۆنە بۆیە ئیمڕۆ بە شێوازێکی کە هەبوو ئەو شۆڕشە تەسیری هەیە بە بڕوای ئێمە زۆر هەوڵدرا کە بەلاڕێدا ببریە سوئیسفادەی لەسەر بکریە بەڵام چۆن لەسەر پەرەدایمێ لەدایک بوو ڕۆژ لە دوای ڕۆژ بگەشێتەوە فۆرمی خۆی نوێ بکە ڕێبازی خۆی نوێ بکە هاوکات گورزێکی جەرگبر بووە ڕژیمی داگیرکەری ئێران چۆن کە بەردەوام توندیدیژی لەسەر ژن بەڕێوە بردووە ژنی چەساندووەتەوە سێرکە ئەو کۆتوبەندەکانی بەردەم ژن پسێنرا و تایبەت لە ناو گرتوخانە لەسەر شەقامە لە مناڵێکی 7 ساڵانەوە بگرێت تا 7 ساڵان ئیتر مناڵێک کە ژنێ لە ئەو چوندوتیژەیەکی کە لە سەری بەڕێوە دەچێت ئیتر پەسەندی ناکە بەرپەرچی دەدا تێکۆشانی بۆەکە ئیتر وەکو هوەری تێکۆشانەکەی ئیمڕۆ لە ئێران ڕۆژەڵاتە بڕوا دەکەم گەل ڕاهاتوون پێی بەو هوەرۆ بەو ڕامان بەو پەرادایمەوە ئازادی دەتوانێت مسۆگەر ببێت بەڵێ هەواڵامەت وەکو کۆتا پرسیار بپرسین بۆی هەڵمەتی ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆ چارەسەری پرسی کورد بگاتە ئامانجی خۆی ڕۆڵی گەلی کورد لە ڕۆژڵاتی کوردستاندا چۆن هەڵدەسەنگیانن بە بڕوای من دەبێ لە ئاینەکانە زۆر کەس شت جیاواز دەڵێ یعنی واجبات دەڵێن ئەوەی کە ئەرکی سەرشانی تۆیە کە بۆیە بگەیتە معشوقی خۆت بگەیتە ئامانجی خۆت دەبێ بێ ناوبەر خزمەت بکەیت ئەنێ کار بکەیت کردەوەی چاکت هەبێ کوردیژی مرۆ بۆی بگێتە مەرامی خۆی ئامانجی خۆی هیوای خۆی دەبێت شەو ڕۆژ کارکە چۆن ئەو هەڵمەتەش یعنی ئەوەیە کارکردنێ بۆیە ساڵی تازە بۆ ئێمە لە 46 ساڵ یادی دامەزرانی پەکەکە بە ئەو دروشمەوە دێبڕۆینە سەرکار بەشداری خەبات بین یعنی هەدەفی ئەمە ئازادی ڕێبەر ئاپۆیە چارەسەری پرسی کورد ئەکە ئەگەر هەدەفمان ئەوە نەبێ ئەو وەختە ناگەینە چارەسەری داگیرکە لە سەرمان دوور ناچێ یعنی زەبری چەک بەردەوام لە سەرمانە لە سێدارەدان بەردەوام لە سەرمانە کە بۆیە ئێمە کۆتایی بە لە سێدارەدان بێنین کۆتایی بە گرتن بێنین کۆتایی بە کوشتنی کۆڵبەر بێنین کۆتایی بە ژنکوژی بهێن بە گەنجکوژی بهێنین فەقر و هەژاری بهێنین دەرکەوتن بۆ دەروەی هەندەران فەراری مەغزا بهێنین بە ئەو هەڵمەت ئەتوانێت کۆتایی پێ بهێندێت چۆن ئەو هەڵمەت لە بنەڕەتدا ئازادی گەلی کووردە دەستە بەر دەبێت بۆ هەڵمەتەش بڕوا دەکەم دەبێت تایبەت ژن جوان ئەکەدمیسیەن پارلەمانتەر مافناس کرێکار ڕێکخراوە مەدەنیەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تەنانەت کەسێکی کە لە گوندا ژیان دەکا کەسێکی بە ساڵات چوونە ئەرکێکی مێژووی ئەخلاقی وجدانی لە ئەستۆیەتی کە بە پێی دەرفەتی خۆی بۆ ئەو هەڵمەتە دەبێ کار بکە
بەڕێ و ڕێبازی دیموکراتیک دەبێ بەشداری هەڵمەتەکە ببێت. چۆن ئیتر مسلمانێک کە کردەوەیەکی چاک دەکات بە بیسمیلاوە ژیانی خۆی دەست پێەکە، ئێمەش دەبێت بە ئەو هەڵمەتەوە ژیانی ڕۆژی خۆ دەبێت دەست پێ بکەین، چۆن ئیدر ئەو هەڵمەت دەبێتە ڕۆحێکی ناو جەستەی ئێمە. ئەگەر ئەو هەڵمەت سەر بکەوێت سیرەکەی لە ڕۆح لە کۆنتترۆلی خۆماندایە، سیستمی ڕێوەبەرایەتی لە کۆنتترۆلی خۆماندایە، ئابووری، پەروەردە، پاراستن، هەموو ئەوانە سیرەکە ئیدر دەکەوێتە کۆنتترۆلی خودی کۆمەڵگا. ئیدر هیوادارین کە گەلی ئێمەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە بە لێکەوتەکان و دەستکەوتەکانی شۆڕشی ژیان ئازادی بەو ڕۆحیەوە بەرقەرار بووە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە لە ئێرانە، بەو ڕۆحیەوە هەڵمەتی ئازادی جەستەی بۆ ڕێبەر ئاپۆ دەست پێ بکەن، بەو ڕۆحیەوە کە ئیمڕۆ لە دەروە دروست بووە خاوەندارەتی بکرێ، وەڵام بدرێتەوە، بەرپرسیاری مێژووی خۆیان پێک بێنن و بەو شێوازەیشە تەئسیر لە سەرگەرانی دیکەی ئێران دەست پێ بکەن، چۆن شۆڕشی ژیان ئازادی هەڵمەتی دوومی خۆی دەبێت لەسەر ئەو هەڵمەت بەڕێوە بچێ. ئەگەر لەسەر ئەو هەڵمەت دابڕێژرێت تێکۆشان، ڕەوتی تێکۆشانی ئێمە بۆ گەیشتن بە هەدەف مەودا کورتە، زوودر پێدەگەێن و جارێکی دیکە ئەتوانێت پریسکەی ئەو شۆڕش جارێکە بدرۆشێتەوە، سەر هەڵبداتەوە، ئەو ڕۆحی سەر هەڵبداتەوە. ئەو کات ئیدی خەڵ ناڵێ شۆڕش کۆتایی پێهات، ئەو کات ئیتر ڕژیمی داگیرکە دەڵێ شۆڕش کۆتایی پێهات، ئەتوانین بێواتایی بکەین، چۆن ئێمە سەر لە نوێ شۆڕش بە ڕێبازێکی جیاوازترەوە دەست پێەکەین، بە ئامانجێکی گەورەترەوە دەست پێەکەین، واتە ئامانجێکی کە دیارمان کرد نیشاندرا کە ئەتوانێت دژی ئەو دەسەڵات بوەستین، نیشاندرا کە ئەتوانێت یەک ڕێزی دروست بێ ناوخۆی ئێرانە، واتە نیشاندرا کە ژیان ئازادی لە سەر ئەو خاکە ئەتوانێت شین ببێت، عەقڵێتی پیا و ئازادی لەسەر ئەو خاکە ئیدر ماوەی بەسەر چووە. فەلسەفەیەکی نوێیە کە ئیمڕۆ گەل ئادرسەکەی خۆی دیار کردووە، ئەیکەواتە خاوەنی ئەو دروشم کێ ڕێبەر ئاپۆیە، دەبێ ئیدر خاوەنی دروشم بوێتە ڕۆژەوی گەلە ئێمە، چۆن تا گۆشەگیری لەسەر ڕێبەر ئاپۆ نەشکێنین، ڕێبەر ئاپۆ نەهێتە دەروا، کە چۆن ئیمڕۆ دەبینین کە نزیکەی 33 مانگ کە ڕێبەر ئاپۆ گۆشەگیری لەسرە، ئاگایی لەسەر نینە، ئەو گۆشەگیری لەسەر ڕێبەر ئاپۆ گۆشەگیریشە لەسەر شۆڕشی ژیان ئازاد، واتە زەختە لەسەر ئەو شۆڕشە، چون گرێدراوی یەکەن، چون یەک پارادایمە. بۆیە تێکشکاندنی کۆتوبەندەکانی ناو ئیمڕاڵی تێکشکانی کۆتەبەندەکانی ناو شۆڕشە، ئەیدە ئەوە ئەتوانێت ئەو هیوایەکی کە ئیمڕۆ خەڵک لەسەری هەڵچنیوە کە تێکۆشانی لەسەر بەڕێوە دەچێت، خەونێکە کە ئیدر هاتە دی و چوو نا، خەونێکە کە هەمیشە ئیدر دەیبینین، ئیدر ژیانی پێەکەین، ئیدر بەردەوام خۆمان دەبینە خاوەنی بابەتەکە، خۆمان پێشنگایەتی لەسەر دەکەین، خۆمان دەمانەوێ زڵم و زۆردایی لە ناوچەکە وەلاوە بنین، ئیدر بڕوا دەکەین لەسەر ئەو فەلسەفەیە گەلەکەمان لە ساڵی نوێ تێکۆشانە دامەزانی پەکەکە سەر لە نوێ بڕیارداری خۆمان بدەین بەو ڕۆح، بەو هزر، بەو پاشخانەی کە هەبووە درێژە بە تێکۆشانی خۆمان بدەین. بۆیە لە کۆتایە جارێکی دیکە من بە هەموو ئەوی لە ڕێبەراپۆوە بگرە، لە بەرپرسانی پارتی کرێکارانی کوردستانەوە بگرە، هەموو گریلاکانی پارتی کرێکارانی کوردستانەوە بگرە و هەموو ژنان جوانان گەلی ئێمەی کورد لە هەموو بەشەکانی کوردستانە، هەموو ئەوانەی کە ئەوینداری ئەو تەبگەرەنە دۆست و ئازادی خوازن، مەجارێکی دیکە پیرۆزبایی گەرمی خۆمان سەرناوی خۆم و پارتەکەمان جارێکی دیگە دووپات دەکەم و لەم ڕۆژەشە جارێکیکە هەموو شەهیدانی ڕێی ئازادی یادیان بەرزڕا دەگرین، بە تایبەت شەید مامۆستا ژیروان، شەید سەربەز، شەید دەلیل کە لە 27 مژدارە لەلایەن فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی فاشیستی تورک کرانە ئامانج و ئەوانیش بەشێک لە ئەم تێکۆشانە لە کەسایەتی ئەوانە یادی هەموو شەیدانی ڕێگەی ئازادی
بەرز و پیرۆز ڕدەگرم. هەواڵ ئەمەد گەشتینە کۆتایی بەرنامەکەمان زۆر سپاس بۆ بەشداربوونت. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی لاپەڕا لە ڕادیۆی دەنگی گەل. بابەت و ڕۆژەوی ئەم جارەی بەرنامەکەمان سەبارەت بوو بە ساڵیادی لەدایکبوونی پەکەکە و ڕۆژی جیهانی دژ بە توندوتیژی سەرژنان و واوکات هەڵمەتی ئازادی جەستەیی ڕێبەرئاپ و چارەسەری پرسی کورد. بۆ مەبەستە میوانداریمان کردبوو لە هەڤاڵ ئامەد شاهۆ ئەندامی مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژار. تا بەرنامەیەکی تر و لاپەڕێکی تر